ئەوەی لە چەککردنەوە لە تورکیا دەرکرا. بەڵام ئێستا ئەو نەبێت کە سفرەی ئەردۆگان ناکەوێت. ئەو کچەی خێزانەکەی لە تورکیا دەرکران و بەرەو ئەمریکا کۆچیان کرد. ئێستا بۆ تەمەتمانە پێکراوترینی سەرۆک کۆماری تورکیا و وەرگێڕان بۆ ئەردۆگان دەکات لە کۆبوونەوە نێودەوڵەتیەکان و هەمیشە لەگەڵیەتی. فاتیمە گوڵام ئەبوو شەنەب کە بە فاتیمە کاڤاکچی ناسراوە، کچە گەورەی مەروە کاڤاکچیە، کەسایەتێکی سیاسی دیاری تورکیایە و فاتیمە وەک وەرگێڕی سەرۆک کۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆگان لە کۆبوونەوە نێودەوڵەتیەکاندا دەردەکەوێت و سەرنجی میدیەکانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. دایکی فاتیمە مەڕوا کاڤاکچی لە ساڵی 1999 وەک نوێنەری پارتی فەزیلەت بۆ پەرلەمانی تورکیا هەڵبژێردرا. لە ڕۆژی سوێند خواردنیدا بەهۆی ئەوەی لەچکی لەسەردا بوو ڕوبەڕووی نەڕەزایەتیشی تۆندی پەرلەمانتاران بۆەوە و ڕێگری لێکرا سوێندی یاسایی بخوات و ئەم ڕووداوە کە لە مێژووی سیاسی تورکیادا دەنگدانەوەی گەورەی هەبوو بۆ ئەوەی مەڕوا کاڤاکچی نەک هەر کورسیەکەی لەدەست بدات، بەڵکو مافی هەوڵاتی بوونی تورکیاشی لێ سەندرایەوە بەرەو ئەمریکا کۆچیان کرد. دایکی فاتیمە دۆسیەکی بردە دادگای مافی مرۆڤ لە ئەوروپا و لە ساڵی 2010 دۆسیەکەی بردەوە. فاتیمە کاڤاکچی لە ئەمریکا خوێندوێتی و پسپۆڕی لە پەیوەندیە نێودەوڵەتیەکاندا هەیە و بۆتە شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان و وەرگێڕی تایبەتی ڕەجەب تەیب ئەردۆگانە بۆ زۆربەی سەردانەکانی دەرەوەی وڵاتی لەگەڵ سەرکردی وڵاتان لەگەڵیدا دەبێت و کۆتا جاریش لە کۆبوونەوەی ئەردۆگان لەگەڵ دۆناڵد ترامپ فریای سەرۆک کۆمار دەکەوێت و ناهێڵێت بکەوێتە دوای ترامپەوە. کاتێ ترامپ بە ئاشکرا گاڵتەی باردۆگان کرد و وتی کەس هێندەی تۆ لە سەختەکاری هەڵبژاردن تێناگات. سەرۆک تووشی شۆک بوو، بەڵام فاتیمە دەست بەجێ چەمایەوە و وەرگێڕانیشی ڕوونی بە چرپە پێوت. ئەمە ژوای کرد ئەردۆگان لە کاتی خۆیدا وەڵامەکەی بگونجێنێت و گرژیەکەی کەم بکاتەوە و گفتوگۆکانی لەسەر ڕێڕەوی خۆی هێشتەوە. Rigged election, he knows about rigged elections better than anybody. لە کاتی گفتوگۆکانی تایبەت بە فڕۆکەی FC5 و هاوکاری وزە، ترامپ فشاری خستە سەر ئەردۆگان بۆ بەڵێنێکی یەکلاکەرەوە و فاتیمە بەوردی چاودێری هەموو شێشی دەکرد و دەیگواستنەوە بۆ ئەردۆگان و کاتی پێویستی پێدەبەخشی بۆ مامەڵەکردن لەگەڵ پرسیارە قورسەکاندا، هەروەها بە شێوەیەکی ژیرانە بە شەکل لە لێدوانەکانیدا دەڕشتەوە یان ئاماژەی پێدەدان بۆ بێلایەنکردنی هەر شتێک کە بتوانێت مەشتۆمەڕ دروست بکات و دڵنیا دەبۆ لەوەی دانوستانەکان بەهێمنی بەڕێوە دەچن.